سڵاوتان لێبێت تابانجافم و سێ هەواڵتان پێشکەش دەکەم. سەرەتاش سەردێڕی هەواڵەکان. تیوار ژمارە ئەو کەسانە ئاشکرا دەکات کە بە تەزویر و با بڕیاری خودی بافڵ تاالبانی کراون بە ئەندامی کۆنگرا. ڕۆژنامەیەکی عەرەبی زانیاری لەبارەی کۆنگرەی یەکێتیەوە ئاشکرا کرد. خاوەنی هۆڵەکەی قەزای حەمدانیەی سەر بە پارێزگای مووسڵ لە شاری هەولێر دەستگیر کرا. سەرچاوەیەکی باڵای ناو کۆنگرەی یەکێتی با تیوار نیوزی ڕاگەن کە بافڵ تاالبانی لە ترسی ئەوەی خۆی و ئەوانەی دیاری کردوون لە کۆنگرەکەدا دەنگی پێویست بەدەست نەهێنن. شەوێک پێش کۆنگرا سەرباری ئەو دەساڵاتەی پێیدراوە 150 ئەندامی دیکەی بۆ کۆنگرا زیاد کردووە. ئەمەش نیگەرانی لای باڵی کەرکووکیەکان و ماڵی کۆسرەت ڕەسوڵ و شاناز ئیبراهیم ئەحمەد دروست کردووە. ئەم زیادکردنەی بافڵ تاالبانی بۆ ئەوەیە ترسی ئەوەی هەیە ئەو ناوانەی خۆی دیاری کردوون لە کۆنگرەدا دەنگی پێویست بەدەست نەهێنن. پێشتر ئەنجومەنی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی دەسەڵاتی ئەوەیان با بافڵ تاالبانی دابوو کە 200 کەسی دیکە بە تەزکیە بکات بە ئەندامی کۆنگرا. بەمەش 200 کەس با تەزکیە و 150 کەسی تریش با تەزویر کراون بە ئەندامی کۆنگرا. دواتریش هەر بە چەپڵە ڕێزانی ئەندامە تەزویرکراوەکانی کۆنگرا کرا بە سەرۆکی یەکێتی. ڕۆژنامەیەکی ئەلعەرەبیە الجەدید زانیاری لەبارەی کۆنگرەی یەکێتیەوە ئاشکرا کردو و ڕایگەن. دیمەنی سیاسی ناو یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەسەڵاتداری شاری سلەیمانیا لە هەرێمی کوردستانی عێراق هێور نابێتەوە. بەهۆی ناکۆکی زۆری نێوان سەرکردە دێرینەکانی ئەو حیزبە و سەرۆکی ئێستای حیزبەکە بافڵ تاالبانی بەهۆی ئەوەی بافڵ تاالبانی دەستی گرتووە بەسەر بڕیاردا لە ناو حیزبەکە و لەگەڵ دەستە و میلیشیا چەکدارەکانیش بۆتە هاوپەیمان. ئەمەش وای کردووە حیزبەکە بە خراپترین قۆناغی خۆیدا بڕوات لە دوای دامەزراندنیەوە لە هەفتاکانی سەدەی پێشوو. ئەمڕۆ حیزبەکە کۆنگرەی پێنجەمی خۆی ساز کرد و گۆڕانکاری لە پەیکەری حیزبدا دەکات. وەک لە بەیاننامەی یەکێتیدا هاتووە کە بۆ پێداویستی قۆناغەکە و خزمەتکردنی گەلی کوردستان و جەماوەری یەکێتی نیشتیمانیە. بەڵام دۆخێکی ناجێگیر لە یەکێتیدا دروست بووە بەهۆی تاکڕەوی بافڵ تاالبانی لە بڕیارداندا. لەو بارەیەوە مەلا بەختیار سەرکردا لە یەکێتی نیشتیمانی کوردستان بە میدیای العەرەبیە الجەدیدی ڕاگەن حەزب بە دۆخێکی ناکۆکی بنەڕەتیدا تێپەڕ دەبێت کە گەیاندوونی باتونێلێکی داخرا و تاریک. ئێمە دیراسەی دۆخی ئێستامان کردووە کە یەکێتی پێیدا تێپەڕ دەبێت و بۆمان دەرکەوت کە ئەنجامی کۆتایی کۆنگرەی پێنجەم شکست دەبێت هەروەک چۆن کۆنگرەی چوارەمی شکستی هێنا. ئەواش بەهۆی لە ڕێدەرچوونی چمکە حیزبیەکان لە ناو یەکێتی گۆڕانی یەکێتی لە حیزبێکی سۆشیاڵ دیموکراتیەوە بۆ حیزبی یەکخێزان و خانەوادە و سەرنج و بایەخیش لەسەر بەرژەوەندیە نەک پرەنسیبی حیزبی. هەروەها گوتیشی ئێستا یەکێتی هیچ ڕێکەوتنێکی ڕوونی نییە چ لەگەڵ حیزبەکان لە بەغداد یان لەگەڵ حیزبەکانی هەرێمی کوردستان کە مافەکانی کورد دەستەبەر بکات. هەروەک بافڵ تاالبانی زاڵ بوو بەسەر حیزبدا و بە ئارەزوی خۆی کار دەکات. پێشتریش لاهور شێخجەنگی هاوسەرۆکی پێشووی ئەو حیزبە بە ڕۆژنامەنووسانی ڕاگەاندبوو. کۆنگرەی چی؟ بۆچی حیزب ماوە تا کۆنگرە بکات؟ شتێک نەماوە بە ناوی یەکێتی نیشتیمانیەوە. خاوەنی ئەو هۆڵەی ئاگری لێکەوتەوە لە قەزای حەمدانیا لەلایەن دامەزراوەکانمانەوە دەستگیر کرا دوای ئەوەی شەوی ڕابردوو لە کارەساتێکی دڵتەزێندا لە هۆڵێکی بۆنە و ئاهەنگەکان لە قەزای حەمدانیەی سەر بە پارێزگای نینەوە ئاگر کەوتەوە و بەو هۆیەوە سەدان هاوڵاتی بوونە قوربانی. دواتر لەلایەن وەزارەتی ناوخۆی حکوومەتی فیدراڵی عێراقەوە فەرمانی دەستگیرکردن بۆ ژمارەیە کەس دەرچوو. لە نێوانیاندا خاوەنی هۆڵەکە بە ناوی سەمیر سلەیمان کڕۆمی ڕەفوو ئاسۆ. دوا بە دوای گەیشتنی فەرمانی دەستگیرکردن ئەمڕۆ چوارشەممە 27 ئەیلولی 2023 دامەزراوەکانمان لە ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان لە شاری هەولێر خاوەنی هۆڵەکەیان دەستگیر کرد و بە فەرمانی دادوەر ڕادەستی وەزارەتی ناوخۆی حکوومەتی فیدراڵی عێراق کرا. بە یارمەتی هاوکارانم سێ هەواڵم پێشکەشکردن کاتێکی شاد.